بوومەلەرزەیەکی کاولکەری یاسایی بە 8 پلەی ڕێختەر سەری ڕەش و دۆرێ داهژێنی بەم نزیکانە. سڵاوتان لێبێ هاوڕێیان، هیوادارم باش بن لە هەر شوێنێکی دنیا هەن. لە داهاتوێکی نزیک بوومەلەرزەیەکی یاسایی بە 8 پلەی ڕێختەر سەری ڕەش و دۆرێ داهژێنێت. ماوەی 2 ساڵە تیمێکی کورد و ئەمریکی سەرقاڵی کۆکردنەوەی دیکۆمنت و بەڵگە و زانیارین لەسەر تیرۆری هاوڵاتیانی کورد و ئەمریکی لە ئەمریکا و لە کوردستان، ڕفاندنی هاوڵاتیانی کورد و ئەمریکی لە ئەمریکا و لە کوردستان، فرۆشتنی چەکی ئەمریکی، مخەدەرات، سپیکردنەوەی پارە لە ئەوروپا و لە ئەمریکا. 2 ساڵە ئەم تیمە خەریکی کۆکردنەوەن. ئێستا هەموو شتەکان گەیشتوتە قۆناغێکی باڵاترەوە. لە چەند ڕۆژی داهاتوو لە داهاتوێکی نزیک دۆسیەکە دەدرێتە دادگا و دەبێت بە ماشێتی هەموو ڕۆژنامە ئەمریکیەکان وەکو سکانداڵی سەدا باسی لێ دەکرێت. دەمەوێت خاڵ بە بینەران بگەێنم، ئەویش ئەوەیە ئەم تیمە بریتین لە کوردی ئۆپۆزیسیۆنی بێلایەن، ینی سەر بە هیچ حیزبێکی نێوانە خۆشیان پێ ئۆپۆزیسیۆن ئەوان سەربەوانیش نینە، لەگەڵ کۆمەڵێک ئەمریکی کەسانی دیاری ئەمریکا و تیمێکی فراوانی پارێزەران و چەند زانیارێکی وردیش لەسەر دۆسیەکە نزیکەی 300 لاپەڕەیە. 30 دۆسیەی یاسایی جۆرا و جۆر لەسەر بەرپرسانی کەسانی یەکەمی بنەماڵەی بارزانی، بەرپرسانی باڵای پارتی، شەقوەشێن و پیاوکوژ و مافیاکانی پارتی، بە تایبەت بەرپرسە ئەمنیەکانی هەولێر هەمووی تێدایە و کۆمەڵی خەڵکی تریشی تێدایە. باڵێکی تر لە دۆسیەکە زۆر گرینگە، بۆ یەکەم جارە لە مێژووی حکومڕانی پارتی و یەکێتی دۆسیەیەکی یاسایی ئاوە زەبەلاح لەسەر چەتەکانی کوردایەتی بەشی زۆنی زەرد بکرێتەوە، هەر لە کوشتن، لە تیرۆر، ڕفاندن، پارەسپیکردنەوە، مخەدەرات، سەگ فرۆشتن، بردنەدەرەوەی پارە لە بۆباقەکانی ئەوروپا و ئەمریکا لە سەریان بکرێتەوە. هەروەها یەکەم جارە تیمێکی کورد کە خەڵکی ئۆپۆزیسیۆنن لەگەڵ کەسانی دیاری ئەمریکا بە هاوکاری تیمێکی فراوان، تۆڕێکی فراوانی پارێزەران دۆسیەکە بدەنە دادگا. ئێستا دۆسیەکە هەموو تەواو بووە، وەکو وتمان پێشتر 300 لاپەڕەیە، 30 دۆسیەی 30 سکاڵای یاسایی جۆرا و جۆرە. لە داهاتووی نزیک دەدرێتە دادگا، هەر کات درایە دادگا ئەو کات لە ماڵپەڕی فەرمی دادگا بڵاو دەکرێتەوە، کە بڵاو کرایەوە دواتر لە ڕۆژنامەکانی ئەمریکاش وەکو فەرهودی سەدە ناوی دەبن، ینی عەجمی دزی و فزیەکەی ئەوەندە زۆرە، دەبێتە سەردێری زۆربەی ڕۆژنامەکان. لە داهاتوی نزیک ئەوانە هەموو دەبینین. خاڵێکی تریش کە دەمەوێ باسی بکەم، لە خلالی ئەم 2 ساڵی کارکردندا چیرۆکی یەکجار جۆرا و جۆر لەنا ئەو دۆسیە ڕوویدایە کە لە ئێستادا نامانەوێت سەرنج بخرێن لەسەر ئەو دۆسیەیە، بەڵام لە داهاتووی نزیک دەبینن خەڵک پاڵەوان بۆ پاڵەوان، بەڵام وەکو دەبدەبەی فش بوویتەوە. بەڵام بە خۆشحاڵیەوە دۆسیەکە دەگات لە چەند ڕۆژی داهاتوو لە دادگا دەبێت، کە درایە دادگا ئەو دەمای دەبینن کە پارتی
بەرپرسەکانیە شەقۆشێنە مەسوولە ئەمنیەکانی هەولێریان تووشی چ دەردەچی بووینە قڕیان بەسەر ئەوەی چەند ساڵە غەدر خیانەت دزی فزی تیرۆ تۆقاندن شەقۆشاندن فەرهودی سەرخان و ژێرخانوان هەمویان بە یەک جاری لێ وەردەگرن هەرویستم ئەوە وەکو زانیاری وەربگرن نەویست ئێوەی بەڕێز ماندوو ببێت بەوەی کە تێکستێکی دوور و درێژ باز بکەم ویستمەوە بە شێوازێکی کورت و پوخت لە چەند دەقەیەکدا بە ئێوەی خۆشەویست بگەین دڵخۆش من هاوڕێیان ئەوەی کە ئێستا ڕوودەدا یەکەم جارە لە مێژوو شتیوە بەرامبەر بە دەسەڵات بکرێتن و ئەوەشتان لەبیر نەچیتن هەمان شت بەرامبەر بە دەسەڵاتی ئەفغانستان کرا پێش هەراتنیە یعنی ئەمریکا ئەو دەردەی هەیە هەر کاتێک بیەوێ دەسەڵاتێک بڕوخێنی یەکەم جار دۆسی یاساییان لەسەر دەکاتەوە ئەوانە هەمیان لێ وەردەگری ئەوزدای شاپەچیان لێدا کاتە چی خۆش هاوڕێیان ماڵاوە